بۆ ئێوە کوردێکی خەمخۆر مسلمانێکی سەرڕاست جێگەی ئەوەیە کە هەمومان چاوی لێ بکەین. گریان و شێوەنی خزم و هاوڕێکانێتی بۆ کۆچی دوایی پێشمەرگەیەکی دێرینی کۆمەڵی دادگەری. شوانە محەممەد ناسرااو بە شوانە کەوڵۆسی بەرەبیانی ڕۆژی دووشەمە 12 مانگە بە جەڵدەی دڵگیانی لەدەستدا. لە مەراسیمێکدا بامەدەبوونی هەزاران کەس لە کەسوکاری هاوڕێ و هەڵاتیانی قەزاگە لە گۆڕستانی نوێی سەی سادە تەرمەکەی بە خاک سپێدرا هەمووان خەمدای گرتن و بەداخن بۆ لەدەستدانی. بۆ کەسوکاری کاکە شوانە کە جەماوەرێکی ئاوا ئامادە بوو بێ بە هەزاران کەس لە شاری سەی سادق بۆ دەربرینی خەمخۆری و هاوخەمی و هاودەمی. بۆ کەسوکار بۆ سەی سادق بۆ کەوڵۆسی و بۆ کەوڵۆس و کەوڵۆسیەکان. ئەزیزانم ئێمە من بە ناوی جەنابی مامۆستا عەلی باپیر مەکتەبی سیاسی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری پرسە و سەرخۆشی ڕاگەیەنم لە خۆمان و لە کەسوکاری لە جەماوەری سەی سادق ئەوەی ناوی کاکە شوانەی بیستووە ئاشنایە پێی ئەیزانێ کە چ پیاوێک بووە. خانەدان خاوەن هەڵوێست بە جورئەت نان بدا دەم بە خەندا ڕووخۆش هەمیشە چالاک بووە. هیچ کاتێک نەمان بینیە خمولێک خاویەکی تیابوو بێ. ئەو کەسەی کە ئێوێ فێری ئیستیقامە بێ باچاو لە کاکە شوانە کەوڵۆسی بکە. دڵسۆزی سەحوەی ئیسلامی بوو، کەسێک بوو بەڕاستی لەو کاتەوە کە ئیمانی هێنا و مسلمان بوو هاتە ناو دایرەی ئیسلامەوە. سپاس بۆ خوای پەروەردگار لە بنەماڵەیەکی مسلمان و دین پەروەر و خواناز بوو. سپاس بۆ خوای گەورە و خۆشی بەردەوام بوو هەتا ئەم دەقەیەکەوا گەڕاوەتەوە بۆ لای خوای پەروەردگار. ئومێدمانەیە خوای گەورە هەموو ئەجر و پاداشتی بۆ بنووسێ لەسەر ناڕەحەتیەکان. دەستخۆشی مێ بۆ خەڵکە بەڕێزەی شاری سەی سادق بۆ ئەو ئەترافانەی سەی سادق ئەم برایانمان لە سلێمانی لە هەڵەبجە لە شارەکانی تر تەشریفە هێنا بوو بۆ بە خاکسپاردنی برای بەڕێزم کاکە شوانە. دیارە کە ئەجەل هات هیچ شتێک نایگەڕێتەوە. کاکە شوانەیەکێکە لەو کەسانەی کە یاری وەرزشی ئەکرد بەردەوام خەریکی دوو گۆڵی بووە، هەفتەی بووە 3-4 چۆ بۆ دوو گۆڵی. کاکە شوانە پیاوێکی کەیف خۆش و دڵخۆش بوو بەردەوام، کەواتە ئەجەل نەحەقی بە یاری و بە خەفەت خواردنەوە نییە. کاکە شوانە پیاوێک بوو ئەوە بۆ 35 ساڵەکی ئێمە لە مەقڕ بە یەکۆ بووین. پیاوێکی کەیف خۆش بووە لە هەر زەمان و کاتێکە خەڵکی موسڵمان پێویستی بە کاک شوانە بووێ لەوێ بووە. هاوڕێ نزیکەکانی شوانە کەوڵۆسی باز لە ئاکاربەرزی و ئیمانداری ئەو پێشمەرگە دێرینەی کۆمەڵ دەکەن. ئەگەرچی نێگەران بە لەدەستدانی هاوڕێیەکی دڵسۆزیان بەڵام دڵخۆشن بەوەی هەمووان شایدی چاکەی بۆ دەدەن و دەستێکی ڕەوشبەرز و چاکەخواز بوو. مەکتەبی شەهیدان و پێشمەرگە دێرینەکان من لەوێ تەمەندەوام هەیە کە چوومە ئەوێ کاک هەژار سەی سادقی بەڕاستی کە تەلەفۆنی بۆ کردم وتی کاک شوانە کەوڵۆسی وەفاتی کردووە. بەڕاستی زۆر ناڕەحەت بووم، هەرچی هاوارم کرد. هەژار بۆ خاتری خوا چی وت ئەوش بە هەمان شێوە جوابی پێ نەدرایەوە. تا دواتر تۆزی هێواش بووینەوە تەلەفۆنم کردوتی وەڵا وەفاتی کردووە و وایستە جەنازەکەی بەرەو سلێمانی دێنین و ئاگادار بن. ئیترەوە بوو یەمش دەست بەجێ لە خزمەت کاک دکتۆر یاسین حەسەن و کاک کەمال غەفار هاتین بۆ ئێرە بۆی بتوانین لە نزیکەوە بەشداری لە مەراسیمەکە بکەین. سپاسی خواکەین ئەهلی نوێژ و ڕۆژوو ئەهلی مزگەوت و ئەهلی ئیمان بوو. شوانە محەممەد کەوڵۆسی ساڵی 1975 لە گوندی کەوڵۆسی سەر با قەسای سەی سادق لەدایک بووە. هەر لە سەرەتای گەنجیەوە دەچێتە ناو کاروانی ڕابوونی ئیسلامی و دواتر ڕیزەکانی کۆمەڵی ئیسلامی پێشوو دادگەری ئێستا. تا کۆچی دوایی لە تەمەنی 51 ساڵیدا لە خزمەتکردن بە پرۆژە و کاروانی ئیسلامی بەردەوام بوو. سوێ محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سەی سادق.